ئەچینە ناو هەفتەی سێمی جەنگ نەکرد سارد نەبووتەوە تازە گەرمە بێ. ئەمریکا هێرشی کرە سەر گرنگترین دوورگەی ئێران، هێرش کرایە سەر هەرێمی کوردستان، هێرش کرایە سەر کۆنسڵخانەی ئەمریکا لە بەغا، هێرش کرایە سەر سەرکردەی گروپە چەکدارەکانی عێراق. شت زۆرە ئەبێ یەک بۆتان باس کرد. لە دوورگەی خارگەوە پیاە ڕۆین لە سەدا 90 نەوتی ئێران لەم دوورگەیەوە ئەنێرێت بۆ وڵاتانی دنیا. یعنی ئەگەر ئێران ڕۆژانە بۆ نمونە 1,700,000 بەرمیل نەوت بفرۆشێ، 1,550,000 لەم دوورگەیەوە ئەفرۆشی. بەس بە هەڵە لە شتەکە نابێت بکەن، چونکە ئەم هەموو نەوتە لە دوورگەکە خۆیان نییە، لە پاڵاوگەکانی سەرانسەری ئێرانەوە نەوت بەرەمەهێنرێت و لەم دوورگەیەوە ئەفرۆشێت. یعنی ئەم دوورگەیە وەکو دوکانێ وایە بۆ ساختکردنەوەی نەوتی ئێران. ئاوا حسابی بۆ بکەن، چونکە شوێنەکەی زۆر گونجاوە بۆیە کردویانە بە دوکان. ئەڵەی خوا ڕێک بۆ ئەوەی دروست کردوون. دوورگەکە لە ناو کەنداوی فارسە، چوار دەوری دوورگەکەش ئاوێکی قوڵە و کەشتیە نەوت هەڵگرە زەبەلاحەکان بە دڵی خۆیان ئەتوان پێیا بێن و بڕۆ. دوورگەکە ژێرخانەکەشی زۆر بە زەخمی دروست کراوە، هەر لە بۆریەوە هەتا پەمپ و لەنگەرەکان ئەوەنە پتە و گەورە دروستکراون لە ماوەی 24 کاتژمێرە ئەتوانن هەتا 7 ملیۆن بەرمیل نەوت بخەنە ناو کەشتیەکان و ڕەوانەی دنیای بکەن. ڕۆیتەر زەڵێت تەنیا لە مانگی 8 ملیۆن بەرمیل نەوت لە دوورگەی خارگەوە هەناردەی دنیا کراوە. بەڵام ئەم دوورگەیە تەنیا نەوت و پەمپ و بۆریوشتی لێ نییە. فڕۆکەخانەی سەربازی لێیە، کۆگای چەک و تەقەمەنی و بنکەی گەورەی سەربازیشی لێ. لە ڕێی ئەم دوورگەیەشەوە بوو کە گەروی هورمزیان ئاوا بە ئیسراحەت کۆنتڕۆڵ کردبووە نەیانەهێشت هیچ کەشتێکی پیا بڕوات. جا ئێستا ئەمریکا هێرشی کردوتە سەر بەشە سەربازیەکەی دوورگەکە، نەک نەوتەکەی، بە حسابی سنتکۆم بێت، بە حسابی فەرماندەی ناوەندی ئەمریکا بێت. ئەڵێم شتەکە ئاوا دەستی پێ کردووە. ئەمریکا شەوی 4 سێ تەمەەن هەواڵ بڵاو بۆ لە سوۆشیال میدیا کە یەک دنیا فڕۆکە بەڕێوەن بەرەو ئێران، کەس نەیەزانی بۆ کوێچێ و ئەوترا فڕۆکەکان فڕۆکەی بیتون. حتا ترامپ ئەم پۆستەی کرد کەس نەیزانی فڕۆکەکان چیان کرد. ترامپ ئەمەی نووسی وتی بە فەرمانی من سنتکۆم بەهێزترین هێرشی ئاسمانی لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێگەیاندووە، هەموو پێگە سەربازیەکانی دوورگەی خارگمان بە تەواوی تەخت کرد. ترامپ چونکە ئەزانێت ئەو دوورگەیە چەنە بە نرخ و گرنگیشە، لە نووسینەکە بە دوورگەکەی وتووە Iran's Crown Jewel، گەوهەری تاجەکەی ئێران. یعنی ئەگەر ئێران تاجێکی لەسەرا بێ، ئەمە گەوهەری ناو تاجەکەی ئێران، ئەم دوورگەی کە لەیانی ئەو. ترامپ لە بۆستەکە وەک هەموو جارێک دەسەکاتەوە بۆ وەسفوسەنای ئەمریکا، ها بە مناڵی دەمانچەی مورومان هەبوو، دەمانچەی کام مناڵی گەڕەکە کە موروەکەی زۆر بڕۆشتایە، ئەو پۆزی هەبوو لە گەڕەکە. ترامپیش هەر ئەڵێ ئەوە پۆز لەیە و نووسیوەتی چەکەکانی ئێمە بەهێزترین و پێشکەوتوترین چەکن لە جیهانە، کەس شتی وەکو ئێمەی نییە. سەرەڕای ئەوەی کە موروەکەی ئێمەش زیاترە ڕوات، بەڵام من ویژدانم هەیە و ڕەوشتم ڕێگەی نەداوم ژێرخانی نەوتی دوورگەکە لە ناو ببەم، بۆیە هەر پێگە سەربازیەکانیانم تەخت کردو. وتیشی ئەگەر ئێران یان هەر کەسێکی تر شتێک بکەن و نەهێڵن کە شتەکان بە سەلامەتی بە گەروی هورمزا تێپەڕن، ئەوە جارێکی تر بیر لەو بڕیارە مەکەمەوە. یعنی لەوانەیە ئەم جارە بیر لەوە بکەمەوە کە لە نەوتەکەشیان بم ئەگەر نێڵن کەشتی بە گەروی هورمزا بڕات. ترامپەشڵێت ئێران توانای نییە بەرگری لە هیچ شتێکی خۆی بکات. کوێمان بوێت لەوێ ئەی نووسی وشێتی ئێران قەت نابێتە خاوەنی چەکی ئەتۆمی، ناشتوانێت هەڕەشە نە لە ئەمریکا، نە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، نە لە جیهان بکات. ئامۆژگاریم بۆ سوپای ئێران و هەموو ئەوانەی پەیوەندیان بە ڕژێمەکەوە هەیە ئەوەیە شەک دابنێن و ئەوەی ماوە لە وڵاتەکەیان ڕزگاری بکەن، هەرچەندە هیچی واشیان نەماوە. ئەمە پۆستەکەی ترامپ. دوایەم پۆستەی ترامپ سنتکۆمیش لە ئێکس ڤیدۆی هێرشەکەی داناوتیان دامەزراوەکانی کۆگاکردنی مینی دەریایی، کۆگاکانی هەڵگرتنی موشک و چەندین پێگەی سەربازی تری دوورگەکەمان وێران کرد. زیاتر لە 90 ئامانجی سەربازیمان لە دوورگەی خارگ پێکاوە، بەڵام دەستمان لە نەوتەکەیان نەداوە و ئەمەش ڤیدۆکەیت. جگە لە سنتکۆم میدیای تریش باسییان لە زیانی هێرشەکە کرد. ئاژانسی فارس نیوز ئەڵێت بەوەی هێرشەکەی سەر دوورگەی خارگ ئەمانە هەمووی تێکشکاون سیستەمی بەرگری دوورگەکە، بنکەی هێزی دەریایی، تاوەری چاودێریکردنی کەشتەکان هەمووی لە نێوچوون. اینجا لیندزی گراهامی سیناتۆری ئەمریکاش قسەی کردو، نووسیوێتی هەر کەس دوورگەی خارگ کۆنتڕۆڵ بکات، عاقیبەتی جەنگەکەش لە دەستی ئەو کەسەیە ئەبێت. وتمان ئەمریکا لە کێڵگەنەوتیەکانی نەداوە. کێ ئەمەی پێ ناخۆشە؟ کێ پێی ناخۆشە ئەمریکا لە کێڵگەنەوتیەکانی ئێرانی نەیاوە؟ ئیسرائیل حەزەکەن پاڵاگۆنەوتیەکانی ئێران داریان بەسەر بەردیەوە نەمێنێ.
یا ئێرلاپیت سەرۆکی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل ئەڵێت بۆ ئەوەی ڕژێمی ئێران بڕوخێت وا چاکترە هەموو کێڵگەنەوتیەکانی ئێران لە خارک تێک بشکێنرێن بەڵام بەرپرسانی سەربازی ئەمریکا ئاڵێن نە وا باشترە نەوتەکە لە ژێردەستی ئێران دەربهێنین نەک ژێرخانەکە بە تاوی لەناو بین دیارە ئەیانەوێت نەوتەکە بەرن بۆ خۆیان. ئێرانیش هەڕەشەی خۆی کردووتیان جەنگە توان لە بنکەی سەربازی ئێن ئێمەش لێتان ئەینەوە بەڵام ئەگەر یەک هێرش بکەنە سەر نەوت و ژێرخانی ئابووری ئێران هەرچی پاڵاوگەی نەوت و وزەی ناوچەکە هەیە کە پەیوەندی بە ئەمریکاوە هەیە ئەیکەینە یەک تۆپڵ خۆڵەمێش. ئەم هەڕەشەیان لەسەر زاری ئیبراهیم زولفەقاری وتەبێژی بارگای خاتم الانبیاء راگەاند. چنین تجاوزی همه زیرساخت‌های نفت و گاز منطقه که آمریکا و همپیمانان غربی در آن ذی‌نفع هستند به آتش کشیده می‌شود و نابود می‌گردد. یعنی ئێستا ئێران ئەڵێت نابێ کەشتی هیچ وڵاتێک بە گەروی هورمزا تێپەڕێ هەتا خەڵکی هەموو دنیا لە بێنەوتی و بێگازیا سەریەکە خۆن؟ نا. ئێران ئۆفەرێکی تری هەیە. CNN ئەڵێت بەرپرسێکی باڵای ئێرانی پێیوتوین ئێستا ئێران خەریکی بیرۆکەیەکی نوێیە. چییە بیرۆکەکە؟ تەنیا ڕێگە بۆ کەشتیانە بات بە گەروی هورمزا تێپەڕن کە پارەی یوانی چینیان پێ. جاران مامەڵەی نەوت بە دۆلار بوو، بەڵام ئێران ئەیەوێت وای لێ بکات لە گەروی هورمزا دۆلارە پێبێ نان نەبێ بیخۆیت و یوانی چینیت پێبێت بە کۆڵی احترامە بە گەڕۆکەیە تێپەڕیت. باشە گریمان ئێران ئێستا دورگەکەی نەماوە ئەو دورگەی کەوتمان ئەمریکا هێرشی کردە سەری و بنکەی سەربازی تیان نەماوە یعنی گەرۆکە کراوەتەوە کە کراوەتەوە ئێران بۆچی ئەم مەرجەدانێڵێ بە پارەی چینی ئەتوان تێپەڕ چونکە ئێران تەنیا بە موشک و درۆن دورگەکەی دانەخستە بوو مینی ژێردەریاییشی داناوە کە مینێکە و لە ناو ئاوەکەیە جۆری زۆرە هیوایان هەیە هەرزان بەهاین هەروەک مینی ئاسایی هەر شتێک بەریکەوێت ئەتەقێتەوە بەڵام جۆری پێشکەوتوشیان هەیە کە هەستەوەری تیایە مینەکە ئەزانێ ماتۆری کەشتێکە 20 زەبت لەکوێیە ڕێک خۆی بەوێ ئاتەقێنێتەوە. دەستگای هەواڵگری ئەمریکا چەند جار باسی ئەم مینانەی کردووە کە لە گەروی هورمز دانرێن وتوێتی ئێران مینی جۆری سەدەف و مەهامی لە گەروی هورمز شاندووە کە چەکێکی هەرزانن زۆر بە ئاسانی دروست دەکرێن بەڵام کاریگەریەکی بەهێزیان هەیە و کەشتیە نەوتەڵگرەکان بە ئاسانی ئەتەقێنەوە. ئێستا جیهان خەمێتی گەروی هورمز ئەوە بەداخرای بمێنێتەوە چونکە ئەو کاتە زۆربەی وڵاتان پەکیانەکەوێت. گریمان گەروی هورمز تا 30 ڕۆژ داخرێت تا 30 ڕۆژ گەروی هورمز دابخرێت چییە بێ؟ ئەگەر جیهان 100 بەرمیل نەوتی هەبێ 20 بەرمیلی بەم گەروایە ئەڕوات بەس کە نەڕۆشت نرخی 1 بەرمیل نەوت دەگاتە $150 و ڕەنگە زیاتریش گازیش ناڕوات گازیش گرانە بێ بۆ زۆربەی وڵاتانی دنیا کە ئەڵێن 100 ساڵە کارەبامان نەبراوە کارەبایان نەبڕێت. نرخی کارەبا هەر لە وڵاتانی ئاسیا وەکو چین و کۆرەی باشوور و ژاپۆنەوە حتا وڵاتە ئەوروپیەکانیش ئەفرێت هاتوچۆی فڕۆکە ئۆتۆمبیل کەشتی شەمەندەفەر هەمووی کێشەی بۆ دروستە بێ و بەهۆی نەبوونی سوتەمەنیشەوە گرانە بنیانی تۆ کاتە ناتوانانی سەفەرەکانە بۆ پارە کەمەی جاران بکەی لەگەڵ ئەمەشا نرخی خۆراک چەند هێندە زیاکە بۆیە ئێستا خەریکە وای لێت کێشەکە تەنیا کێشەی ئەمریکا و ئیسرائیل و ئێران نابێت بە وڵاتانی تریش دێنە ناوە ئەو تا 14 ترامپیش ئەم قسەی منی کرد وتی ئەو وڵاتانی کە بە داخستنی گەروی هورمز زیانیان بەرکەوتووە لەگەڵ ئەمریکا کەشتی دەریایی ئەنێرن بۆ ئەوەی گەروەکە بە سەلامەتی و بە کراوەی بمێنێتەوە هەرچەندە ئێمە لە 100% توانای سەربازی ئێرانمان لەناو بردووە بەڵام هەرەتوانن جارجارە درۆنێکمان پێوە بنێن یان بە دزیەوە مینێکدا بنێن بۆیە هیوادارم چین، فەڕەنسا، ژاپۆن، کۆرەی باشوور، بەریتانیا و ئەوانی تریش کە زیانیان پێگەیشتووە کەشتی بنێرن بۆ ناوچەکە. اینجا باسی عێراقیش بکەین عێراقیش وەزعی باش نییە دۆخەکەی شلۆقە و هێرشیش بۆ سەر هەرێمی کوردستان زیاد دەکات کەم ناکات شەوی 13 بە 2 درۆنی بۆمبڕێژکرا و هێرشکرایە سەر بنکەیەکی سەربازی لە ناوچەی مەلاقەڕە لە سنووری مەخمور بنکەکە هەم سەربازی فەڕەنسی لێ و هەم پێشمەرگەی خۆشمانی لێ فەڕەنسیەکان بۆ ڕاهێنانکردن بە پێشمەرگە و یارمەتیدانیان لەوێن لە هێرشەکەیە 6 سەربازی فەڕەنسی بریندار بوون بەڵام یەکێک لە سەربازە فەڕەنسیەکان بەهۆی کە برینەکەی زۆر سەخت بوو دواتر گیانی لەدەستا. ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا زۆری پێناخۆش بوو تەلەفۆنی لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم کرد و وتیشی ئەم هێرشە بۆ سەر هێزەکانمان کە لە ساڵی 2015ەوە خەریکی شەڕی داعشن بە هیچ شێوەیە قبول کراو نییە هەر هەمان ڕۆژ 13 سەرۆکی هەرێمی کوردستانیش سەرخۆشی لە خێزانی سەربازە فەڕەنسیەکە کردووەتی قسەم لەگەڵ سەرۆک ماکرۆنیش کردووە و باسی هێرشەکەی مەخمورمان کردووە هاوبەشی خەمتانین و سەرخۆشی لە خێزانی ئەو سەربازە قارەمانە و گەلی فەڕەنسا ئاکەم کە لە پێناو ئاشتیدا لە کوردستان گیانی بەخشی
بەرپرسیارەتی حکوومەتی عێراقیشە سنوورێک بۆ گروپە لە یاسا دەرچووەکان دابنێت. بۆ ڕۆژی دواتر 14 سێ ماکرۆن تەلەفۆنی بۆ سودانیش کردووە و پێیوتووە هەرچی ئەکەن بیکەن نەهێڵن یەک سەربازمان پەنجەی خوێنی لێبێت کەچی قسەکەی ماکرۆن نەیابوو لە ئەرز هێرش کرایە سەر بەغدا خۆشی. لە 14 سێ دەنگێکی زۆر لە بەغا بیسترا من لەسەر سۆشال میدیا بووم زوو خەڵکی بەغا پۆستیانە کرد و یانووسی گوێما لە زرمەیەکی بەهێز بوو. دواتر دەرکەوت کە باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغداد بە موشک و درۆن هێرشی کراوەتە سەر و ئەم جارە وەک جارەکانی دیکەش نەبووە درۆنەکە ڕێک باڵیۆزخانەکەی پێکاوە لەکوێ یاوە لەو شوێنەی کە هەلیکۆپتەری لێ هەڵەسێت و لێ ئەنیشێتەوە ئەمە بەپێی ئاژانسی ئەسۆشیێتد پرێس بەس چەندێکە هێرشەکرێتە سەر باڵیۆزخانە و کێشەشیان نەبووە هەمویان خستۆتە خوارەوە. ڕۆژنامەی نیویۆرک پۆست ئەڵێت ئەم جارە زیان بەر سیستەمی بەرگری ئاسمانی باڵۆزخانەکە کەوتووە کە ناوی سیستەمی سیڕامە کە بەرگریەکە زیانی بەرکەوتۆ سیستەمەکە ئەم جارە ئامانجەکان پێکاوە. هێرشی پێچەوانەش هەبووە بەردەوام هێرش بۆ سەر پێکەکانی حەشدی شەعبی بەردەوامە لە بەغدا ئەنبار کەرکووک سەلاحەدین نینەوە لە هەمویان پێکەکانی حەشدی شەعبی بردومانەکرێن هەنێ سەرچاوەڵێن تا ئێستا 50 چەکداری حەشدی شەعبی کوژراون بەڵام ئەوەی بە فەرمی ڕیان گەیاندووە 24 چەکدار. بەڵام لە یەکێ لە هێرشەکاندا گومانی کوژرانی فەرماندەی گەورەشەکرێت 14 سێ هێرشکرایە سەر ناوەڕاستی بەغداد ڕێکگەڕێکێک بوو ناوەڕاستی بەغدا بۆ سەر ماڵێک بوو لە ناوچەی عەرەسات ئەوترێت کە ئەمە ماڵی ئەبوو حسێن حمێداوی ئەمینداری گشتی میلیشیای کەتایبی حیزبوڵای عێراقا و کوژراوە. هەندێک سەرچاوەی ترەڵێن کە جگەل لە ئەو بەرپرسێکی دیکەش کوژراوە کە ناوی ڕەهیف عەلی قاسمە و ناسراوە بە ئەبوو عەلی کەربەلا فەرماندەی موشەکی یەکەی بەدرە. بەڵام تا ئەو کاتی کە من هەواڵەکەتان بۆ ڕیکۆرد دەکەم بە فەرمی لەلایەن هیچ میلیشیایەکی عێراقەوە نەوتراوە کە ئەم دوو کەسە کوژراوە. عێراق ئێستا بۆی خێزانی کوژراوەکان قەرەبوو بکاتەوە و پێناخۆشبوونی خۆی بگەێنێ پێیان لە ڕێی لیوا تەحسین خەفاجی بەڕێوەبەری ڕاگەیاندن و هۆشیاری نیشتیمانی لە وەزارەتی بەرگری عێراقەوە وعدێکی داوە هەر کەس کوژرا بێ خێزانەکەی 10 ملیۆن دینار وەرەگرێ و هەر کەس بریندار بوو بێت خێزانەکەی یان خۆی 5 ملیۆن دینار وەرەگرن. عێراق تەمەن قەت کێشەی لێ ناوڕێ بتاقێکی تریشی بۆ دەرچووە فڕۆکەیەکی ئەمریکی لە عێراق کەوتۆتە خوارەوە 12 سێ فڕۆکەی کەیسی 135 کە فڕۆکەی سوتەمەنی هەڵگرتنەوە هەر بە ئاسمانەوە سوتەمەنی ئەکاتە نێو فڕۆکە جەنگیەکانی تری ئەمریکا لە بەغدا کەوتە خوارەوە 6 ئەمریکی تیا بوو هەر 6یان مردن. 14 سێ سنتکۆمتی هێشتا خەریکی لێکۆڵینەوەین لە ڕووداوەکە بزانین چۆن ڕوویاوە بەڵام ئەوە ئەزانین کە کەوتنە خوارەوەی فڕۆکەکە بۆی تەقەی دوژمن یان تەقەی هەڵەی هێزە دۆستەکان و عێراق خۆیەوە نەبوو کەەوە شتێکی باش. هێرشەکانی هەرێم تەنیا بۆ سەر فەڕەنسیەکان نەبوون لە 14 سێ هێرشکرایە سەر کۆنسوڵخانەی ئیماراتیش لە هەولێر دوو پاسەوانی کۆنسوڵخانەکە بریندار بوون وەزارەتی دەرەوەی ئیمارات بە عێراقی وت ئەبێت لێکۆڵینەوە لەو هێرشانە بۆ سەر کۆنسوڵخانەکەمان بکرێت و ئەو کەسانەی بەرپرسیارن لەم هێرشانە بدۆزرێنەوە. جگەلەوە هێرشکرایە سەر پاڵاوگەی لاناز لە هەولێر کە دۆخەکە وای لێ هات باڵیۆزخانەی ئەمریکا بۆی دەرکەوت خۆی بۆ ناپارێزرێ باڵیۆزخانە ئاگادارکردنەوەیکی بەپەلەی بۆ ئەمریکەکان بڵاو کردەوە نووسیوێتی بە خێرایی عێراق و هەرێمی کوردستان بەجێ بێڵن و بە هیچ شێوەیەک گەشت بۆ عێراق و هەرێمی کوردستان مەکە چونکە هێزە میلیشیاکان هەروە بە هەڕەمەکی درۆن و موشک ئەنێن بەو ناوچانەی کە هاوڵاتی ئەمریکی لێ ئەمێنەوە بۆیە سەفەر مەکەن بۆ کوردستان و عێراق. هەر لە 14 سێ مەسرور بارزانی و تۆمباراکیش نێردەی تایبەتی ترەمپ بۆ سووریا و باڵۆزی ئەمریکا لە تورکیا بە تەلەفۆن پێکەوە قسەیان کردو باسی بارودۆخی ناوچەکەیان کردو و هەردوو لایەن ئەو هێرشانەیان پێ ناخۆش بۆ کە کراوەتە سەر هەرێمی کوردستان و باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا ڕێککەوتنیش کراوە بۆی هەر گۆڕانکاریەک هەبێت بەردەوام یەکتری ئاگادار بکەنەوە. اینجا ئێران دەست ناپارێزی لە هێرشکردنە سەر وڵاتانی دەرودراوسێ ڕۆژی سێژەممە ئیمارات بردومانکە دڵی مرتاح نییە 14 سێ هێرشێکی تری کردە سەر ئیمارات بە تایبەتیش بۆ سەر پاڵاوگەی فوجەیرە وەزارەتی بەرگری ئیمارات وتی بەس لە ڕۆژی 14 سێ ئێران 9 موشکی بالیستی و 33 درۆنی تێگرتووی یەکێک لەوانە بەر پاڵاوگەی فوجەیرە کەوتووە جوابی ئێرانیش چی بێ بۆیان داوای لێبوردنەکەین ناوەڵا وتوێتی بە خەڵکی ئیمارات ئەڵێن کە ناوچەکانی نزیک بەندەری جەبەل عەلی لە دوبەی و بەندەری خەلیفە لە ئەبوزەبی چۆڵ بکەن چونکە بەتەمای لەوێش بین. ئەمەش کاتی هێرشکردنە سەر سیتی بانکە لە دوبەی سیتی بانک یەکێکە لە گەورەترین دامەزراوە داراییەکانی ئەمریکا کە لە ناوچەی کەنداو کارەکات. بەستر ئیماراتیش هەڕەشەکەی ئاوابێ ئێران تا دوو مانگتر دوبەی چۆڵەکا بە خەڵک.
وفي الوقت ذاته نشدد على أن أي اعتداء يمس سيادة دولة الإمارات أو سيادة أي دولة خليجية لن يترك دون رد. هێرش کرایە سەر سعودیەش ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئەڵێت دوو بەرپرسی ئەمریکی پێیان وتوین 14ی سێ ئێران هێرشی کردوتە سەر فڕۆکەخانەی شازادە سوڵتان لە سعودیە کە 5 فڕۆکەی ئەمریکی لەوێ بووە و فڕۆکەی هەڵگری سوتەمەنی بوون و هەمویان پێکراون بەڵام بە تەواوی وێران نەبوون فڕۆکەکان و ئێستا خەریکی چاکردنەوەیانین و ئەتوانین چاکیان بکەینەوە. تەلەڤیڤیش ئەوە کە هیچ بەردەوام لەژێر موشکی ئێراندا دووبارە هێرشی کرایەوە سەر. علی لاریجانی لە ئێکس ڤیدۆی پیت هێکسی وەزیری بەرگری ئەمریکای داناوە کە ئەڵێت سەرکردەکانی ئێران لە ژێر زەوی وەک مشک خۆیان شاردووەتەوە. ڕێبەرە تازەکەی ئێران باسی یەکگرتووی کردووە کەچی خۆی بەدایان 1000 کەسی کوشتووە. علی لاریجانی لەسەر ئەم قسەی وەزیری بەرگری قسەی کردوێتەوە ئەڵێت کاک هێکست سەرکردەکانی ئێمە لە ناو خەڵکن ئەی سەرکردەکانی ئێوە لە دوورگەی ئێپستی. لەگەڵ ئەم قسەیەش ڤیدۆی مەسعود پزیشکیانی داناوە کە لە ناو شەقامەکانی تارانە سەڵفی لەگەڵ خەڵکاگرێ ڤیدۆی سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێرانی داناوە کە ئەویش لە ناو خەڵکایە و قسە ئەکات هەلەو کاتش کە قسە ئەکات باڵەخانەیەک لە نزیکی بردومانەکرێت بەڵام گوێی نایەت. با مردم در کنار مردم تا آخرین نفس و تا آخرین لحظه در مقابل اونها بایستیم. اینجا ئەگەر دیقەتان دابێت کەس بیری کەشوهەوای نەماوە کەس بیری ژینگەی نەماوە خەڵکی داما و سفرەی سەفەری ناکردن بۆی ژینگە پیس نەبێ دەبێت پلاستیک ئەبەن بۆ ڕیسایکلین سەرکردەکانی دنیاش بە دوگمەیەک ئەم هەموو تۆز و پیسی و خۆڵ و ئاگرود و کەڵاکەن بە ئاسمانە. CNN ئەڵێت بەهۆی ئەوەی ئیسرائیل و ئەمریکا هێرشەکەنە سەر پاڵاوگەکان و کۆگاکانی چەک و تەقەمەنی ئەتەقێننەوە هەوای تاران ئێستا زۆر پیس بە جۆرێ کە لە سەتەلایتەکەی ناساوە ئەتوانی سەیری بکەیت بە درێژایی 30 میل پارچەیەکی ڕەش ئەبینی بەسەر تارانە. اینجا تەنیا تارانیش بەس خۆی دانیشتوانەکەی نزیکەی 9 ملیۆن کەسە بۆیە شارەزایانی کەشوهەوا خەمیانە ئەم دووکەڵی تەقینەوانە لەگەڵ مادە کیمیایەکانی تری چەکتێکەڵ بن و ئەو 9 ملیۆن کەسەی تاران و شارەکانی تریش تووشی 1000 دەرد و نەخۆشی بکەن. ئەی کەی ئەم شەڕە کۆتایی نایەت و جەژن و نۆرۆزیش هە لە ناو شەڕەکەین چونکە ڕۆیتەرز ئەڵێت هەم ئیدارەی ترامپ هەم بەرپرسانی ئێران نایانەوێت نە دانوستان لەگەڵ یەکتر بکەن نە شەڕیش ڕابکەن.